سڵاوی خۆی گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە دەرفەتێکی نوێی ئاژینەوە لەگەڵتانە یەکێک لە شانازیەکانی ئاژینەوەیە کە هەر جارە لەگەڵ خانمێکە لە بوارێکی جیاوازە چاوپێکەوتنەکە لەم جارەشدا خانمێکمان بە هەڵبژاردوون کە لە بواری بازرگانی و مارکێتینگ و بزنسا خۆی بینیوەتەوە یەکێک لە نمونونەکانی ژیانی ئێمەش خات و خەدیجەی ڕزای خۆی لێبێ بۆیە دەتوانین بڵین خانمانیش دەتوانن لە بواری بازرگانیە سەرکەوتوو بن بۆیە ئەم جارە ئەم خانمەتان پێ بناسێنم و دەکەم لەگەڵ مابن بۆ ئەوی کە زیاتر بۆ ئاشنابین بزانین چۆن توانیوەتی لە بواری بزنس و بازرگانیە سەرکەوتن بەدەستبێن لەگەڵ گوڵان نیروان محەممەد ئەمین لە ساڵی 1992 لە شاری سلێمانی لەدایک بوو هەر لەوێش نیشتەجێیە گوڵانخان بازرگان و خاتوونێکی چالاکە لە بواری بازارسازیدا بە چەندین شێوازی جیاواز کاری کردووە ئەزمموی سەرەتای کارکردنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 لە ئێستادا بەڕێوبەری بازارسازی پێشنگای نێودەوڵەتی سلێمانیە خاوەنی کارگەی دروستکردنی کلێنکسە و ئەندامی ڕێکخراوی خاوەنکەرگەکانی کوردستانە ئەزمموی کارکردنی لە چەندین ڕێکخراوی خێرخوازی تایبەت بە منداڵانی بێباوەک هەیە ئەزمموی کاری ڕاگەیاندن و پەیوەندیەکان و بەڕێوەبردنی ئیڤنتی هەیە وەک خۆی دەڵێت ئامانجی گەورەی هەیە لە بەرەو پێشبردنی کارەکانی هەروەها دەیەوێت ڕێگا خۆشکەر بێت بۆ خانمانی تر تا بێنە ئەم بوارانەوە پامیشی بۆ خانمان ئەوەیە کە ئامانجیان هەبێت و کاری بۆ بکەن ئەو ڕێگری و لەمپەرانی یەتە ڕێگەیان ساردیان نەکاتەوە چۆن گوڵانخان باشی ئامادەی بەڵێ خۆشحاڵی خزمەتتانە فەرموون یاخوا بەخێر بێن ئێوە چۆن باشن بەیانیان هاتوونش ئای دەستەکانە خۆش بێ ئەدێتی کێشاوە سفرێکی جوان ڕازانەوەتەوە خۆ ئەمڕۆ داوامە نەبوو لە داوامان کردبوو ئەمڕۆم دەرخان کردەوە ئێوە سپاس سەرچاو دەنگ و باست زۆر باشی خۆ هەر باش بیت گوڵانخان خۆشحاڵ بووم کە لەم دەرفەتە لەگەڵ بەڕێستانە گەر خۆت بناسیێنی بزانین گوڵانخان کێ یەکسەر بۆ پرسیارە دەست پێ بکەین گوڵانخان جا پێم بڵێ دایم ئاوا دەتڕەنگینی سەرخوانە ئاوا ڕازاوەیە وڵی تر بە پێی کات و مەجار بەپێی پێکران خۆی نانی بەیانی کەمتر دەزڕەنگینیش تیا دەرەکە ڕەنگە لە خوانەکانی ترا زیاتر دەرکەوێت لەگەڵ نانی جەو چۆنە من یەکێک بڵاوی زۆرم حەز لە نانی منیش زۆر حەزم لە نانی بەیانی زۆر خۆشە و گرنگیشانی لە ژەمەکانی تر ئەم بۆ تەندروستی هەم نانێکی خۆشیشانی بەلای منیشۆ دەستان خۆتە ناسێنی بۆی کە زیاتر ئاشنابین بە بەڕێستان و کەسایەتن گوڵان نیروان محەممەد ئەمین لە ساڵی 1992 لە شاری سلێمانی لەدایک بوو یەکەم مناڵی مێ و خێزانەکەمم مناڵی گەوراڵی گەوری ئەو زۆر خۆشە ئاکیت پرسیارەتیمان زۆرە بەرپرسیارەتی زۆرە و تایبەتمەندی زۆرە مناڵی یەکەم و گەشت لە قەرارەکان یەگیرە دایمەن وەستەوە خوشکبراکانی عادەتەن و قۆناغەکانی خوێندنم و مناڵیم هەر لە شاری سلێمانی بەڕێ کردووە و دەستم کرد بە خوێندن لە کۆلێژی پەروەردەی زانکۆی سلێمانی و لە ئێستا دوای کارکردنم زۆر وێزگەی کارکردنم تێپەڕاندنەوە زۆر کارم کردووە هەمووی لە یەک بوارە بەڵام لە شوێنی جیاواز و بە شێواز و ستایلی جیاواز لە ئێستا بەڕێوەبەری مارکێتینی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بە خۆشحاڵی وەکێکە لە فەخرەکانی ژیانم بەڕاستی و خاوەنی کارگەی کەتانم بۆ دروستکردنی کلینیکس لە شاری سلێمانی وتر زۆر چالاکی تر و بواری تریش خۆشحاڵێکە توانێت لە بوارە دەرکەوێ باشە باسێک لە خێزانەکەت بکە لە کێپێکاتون ئێستا زاواجت کردووە یان باسی ئەوت کرد مناڵی گەورەی خوشک و برایترت هەیە بەڵێ وەکوتم یەکەم مناڵی نێو خێزانەکەمم و ئەوانەی کە زۆر کاریگەریان لەسرم هەبەوە ڕاستی لە ژیانمە وەکو هەموو مناڵێکی تر و لەو خێزانەیەکە گەورە بەدایک و باوکی بەڵام ئەوەی تایبەتمەندێکی ئەمەجیاکاتەوە خێزانێکی زۆر کۆمەڵایەتین بە تایبەت باوکم ینی بۆ ناسراوەکە یەکێکە زۆر زۆر کۆمەڵایەتی زۆر گرنگی بە پەیوەندی کۆمەڵاتیەکانی لەگەڵ خزم و کەس و کار دەست و ئاشناکانی دراوسەکانی هەمووانێکیان ناسێ بۆیە منیشی بە هەمان شەو لەسەرم ڕیتمە گەورە کرد
لە مناڵەیە درکی ئەوەم ناکرد بەڵام بەڕاستی لە قۆناغی گەورەبوونم و لە قۆناغی کارکردنم تێگەیشتم کە ئەمە چەنە کاریگەری هەبووە لەسەر دروستکردنی کەسایەتی من لەسەر ئەوەی کە یعنی مناڵێکی گەورە کرد کە باوەڕی بەخۆی هەبێ و بە هەمان شێوە دایکە بەهێم کامە دایکی باوکمەوە ئێمە بەیەکەوەین و خێزانێتی گەورەین الحەمدوللا وەڵێ دایکە بەهێم لە لووتکەی هەڕەمی خێزانی ئێمەیە و گەورەی بنەماڵەیەکە کاریگەریەوە زۆر بەڵێ ئەوە یەکێکە لەوانەی کاریگەری تەواوی لەسەر ژیانی من لەسەر دروستکردنی کەسایەتی من هەبووە بە شێوەیەکە وای پەروەردەکردم لە مناڵی ماوەکو مناڵێک کەمتر مامەڵی لەگەڵا کردم و ڕەئی لە هەموو شتەکانە وەرەگرتم حتا بە ئێستاشەوە هەموو ئەوانەی کە لە ماڵی باوکما هەیە هەمووی بەدڵی منە یعنی هەموو شتەکان هەمووانێ و پێداویستیانە و کەلوپەلانە هەموو شتێک کە هەیە و لە هەموو پرسەکانە ڕەئی منی وەرەگرت و بۆ هەموو شوێنێکیش لەگەڵ خۆیان ئەیبردم ئەماوەی کرد کە من کراوە بم وە مناڵێکی گۆشەگیر نەبمەوە باشە ئێستا ڕەنگە خەڵک بپرسیان کەسێک کە سێری ئێماکە چ ینی گرنگیەکی هەیە کەسێکی کۆمەڵایەتی دەرچیان ئەمە بە درێژایی ژیانە چ سوودێکی لێبینی بۆ پێی کە خۆت ئەزمونت کردووە زۆرێک لە خانەوادەکان گرنگی بەم لایەنە کەمتر ئێن هەتاوەکوی مناڵەکان گەورە بێ ئەگاتە تەمەنێک ئەو کاتە هەز بە معاناتاکەن بۆشایی ئەگەن وەگوتم ئەوەی کە من باسێکم لە ئەزمموی ژیانی خۆمەوە یعنی مە بۆ من وابووە وەگوتم یعنی کاریگەری زۆریان هەبوو لەسەر دروستکردنی کەسایەتی من بەڕاستی ئێستا من زۆر جار خەفەتە خۆم کە مناڵەکە بینم لە خێزانێکە ینی میوانێکیت بە خێراتنی میوانەکەی ناکە مناڵە لە ژوورێکا بە خۆی دانیشتۆ خەریکی مۆبایل و ئایپادەکەیەتی یان دایک و باوک پێی ناڵێ ئەمە میوانە ئەمە خزمە ئەمە کەسە بە خێراتنی بکە باوکم ئەمەی لە من قبول ناکرد و خێزانەکەم بەگشتی لە مناڵی ئەوای فێرەکردم کە خۆی چۆن بە خێراتنی میوانەکەیەکە دروست هەموو ئەم جوملانی فێری منەکرد کە چۆن بە خێراتنی میوان بکەم ئەگەر کەسێک بەتەمەن بێت چۆن قسەی لەگەڵا بکەم ئەگەر کەسێک گەنج بێت چۆن قسەی لەگەڵا بکەم یعنی هەموو لە منی قبول ناکرد کە من ئەگەر میوانمان هەبێت بڕۆم بخۆم بەجیا لە ژوورەکە دابنیشم بەڵکو بوون لە لای میوانەکان بم وەکو ئەوان تاهەمن لەگەڵ میوانەکان بە هەر خۆت وابوویان ئەو ئەندامەکانی تری خێزانی وەڵاهی من یەکەم مناڵم ئەمەیان زۆرتر ڕەنگی یاوەتەوە بەسەر منە بەڵام هەستەکەم بە تەدریجی بەڵێ و دایکیشم دایکم لە زۆر بواری ترا زۆر هاوکارم بووە بە تایبەت لە کارکردنم لە ڕێکخراوە خێرخوازیەکانە باباسیەوە بکەم ئەزمموی کارکردنم زۆر بوو لە ڕێکخراوەکان کاری بزنس و بەدڵنیایی من لە هەموو قۆناغەکانی خوێندنم تەنها ئەوەنە بۆ بخوێنم بەڵکو ئەندام بووم لە ئەو ڕێکخراوانی کە تایبەت بوون بە قوتابیان و خوێندکاران لە قوتابخانەکان لە ئامادەیەکان حتا لە زانکۆش بەردەوام یعنی ئەکتیڤیتیم هەبوو لەگەڵم ڕێکخراوانە و دایکم بۆمە زۆر هاندەرم بوو و کارکردنم لە ڕێکخراوە خێرخوازیەکان لە ساڵی 2015 لە ڕێکخراوی هاوار بە خۆشحاڵیەوەی تێبووم لە ئەندامان لەوێ و دەستم کرد بە کارکردن لەوێ دایکم بۆ ئەمەیان زۆر هاوکارم و زۆر ئەمەی پێخۆش بوو زۆر هانی ئەم لەسەر ئەویان و هەستمە کرد بە جۆرێک لە جۆرەکان خۆی لە منابینێتەوە ینی ئەگەر خۆی دەرفەتێک نەبوو بۆ ئەم کارە خێرخوازیانە ئەم ئیشانێکە بیکە بۆ من زۆر هاوکار هاوارێکێک لە ڕێکخراوانی کە بەڕاستی ڕۆڵی هەبووە لە هاوکاریکردنی مناڵی بەسەر پەرۆشت و چەندین کاری خێرخوازی خۆشحاڵەیە کە بەڕێزیشتان لەوێ ڕۆڵتان هەبووە بە هەمان شێوە لە ڕێکخراوی تریش من هەر ئەندام بووم و ئێستاش ئەندامم بە جیاوازی فکر و ئایدۆلۆژیای جیاواز بۆ من گرنگ نییە بەڵام گرنگ کاری ڕێکخراوەی و کاری خێرخوازی و خزمەتکردن بە تایبەت بە مناڵانی نازدار و مناڵانی بێباوک و حتا لە چاودێری کۆمەڵایەتی سلێمانی من لە ساڵی 2015 بۆ ماوەیەک خۆبەخش بووم لە خانەکانی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی ئەمانە بڕاستی فەراغی ڕۆحی بۆ ئینسان بڕکاتەوە جیاواز لەو ئەجر و پاداشتێکە بۆ قیامەتیش گرنگیشە ئینسان چەندێک کار بکات لە هەر بوارێکا بێ ئەو لایەنەی ژیانی فەرامۆژ نەکا کە لایانی بەخشینە لایانی چاکەیە تۆ چەندێک مەشغوڵ بی بە ژیانەوە ئیلا ئەبێ بەشێک بە ئەو تەرخان وەگوتم ینی لایەنە ڕۆحیەکە بۆ تۆ بڕکاتەوە و ئەکید ینی تۆ کە پاڵنەرەکەشە پاڵنەرێکی دینی و مەبدەئی بوو ئەمە زۆر گرنگە و بۆ قیامەتی ژانی جیاواز لە ڕۆ دنیایەکەی ئەوەی کە بەڵێ چاوم چاک بۆ تۆ تێ بکەم خوازم کە بەدڵت بێ باشە لە ئێستادا لەگەڵ کاروباری ناوماڵا چۆنیت؟ وەڵا کاروباری ناوماڵ ئەلحەمدوللانی حەزەکەم ئەمەیان بم بە تۆ فەرموو زۆر سوپاس کە تۆ پلانت هەبوو بۆ کارکردن ئەتوانی کۆنتڕۆڵی
هەموو لایەنەکانیشیان خۆت بکەی من پێم وایە ئەو خانمانی کە ئەتوانن کاروباری ماڵەوە و پەروەردەکردنی مناڵ و کاروباری دەرەوەش بەنجام بگەن لێسا زۆربەی خانمانوان توان بڵم بەشێکی زۆریان وایە هەم ئەرکی دەرەوە بەجێگەێنن و هەم ئەرکی ماڵەوەش ئەو هاوسەنگی ئاسان ڕاگیرێ هەر بۆ وڵا قوربانیەوێت ینی قوربانیەوێت دەبێت لە زۆر شتی خۆت ببووری و ببەخشی بەڵام میترەتوانیەوە شتێک نییە کە نەکرێ و نەتوانی ئەو هاوسەنگی باسی هاوسەرکەتمان نەکردو گلەی مالیەکە ئەو چۆن پێگیریت کردووی وڵاتەوە باسیەوە بکەم کەی هاوسەرگیریم کرد من لە ساڵی 2020 لە گەرمەی نەخۆشی کۆرۆنا هاوسەرگیری سەیرا کردو کاتە نەداوام هەبوونە بازاڕ بوونە هیچ شوێنە بوو بەڵامی تر هەڵوەت قەدەری کاتە پێوکراوە بەتاڵ بوویتەوە ها لای خۆ زۆر واڵەنەوە تۆش لەبەرناوەگە ئیتر نسیبە هەڵبەتی تر زۆر سپاس دەکەم مەمنۆنم و مناڵمان نییە ساڵ 2020 گوتم هاوسەرگیریم کرد و ئەویش ئارامی هاوسەرم کارەکە لە خۆتۆ نزیکە ئەمە تا جیاوازن ئەوش لە هەمان بزنس و مارکێتینگەکە یەکێک لە بازرگانەکانی شاری سلێمانیە و خاوەن کارگێ و سەرۆکی ڕێکخراوی خاوەن کارگەکانی کوردستانە ئەندامی ئەنجومەنی کارگێ ڕۆژگیر بازرگانی پیشەسازی سلێمانیشە لە ئێستا ئەم کەسایەتی ئەو ینی بۆ پێیکە هەم هەردووکان لە بوارەکە ئیشەکەن کاریگەریتان هەبووە لەسەر یەکتر بەدڵنیایی ئەوەی کە من هەستم پێ کردو لە ژیانی خۆمە دوو هاوسەر کە ئیشەکانیان لە یەک نزیک بێیان نزیک بێوەیان هاوپیشە بن تێگەیشتن لە نێوانیانە زۆر ئاسانتر و خۆشتر و گونجانتر باشترە من لە ئەزمموی خۆمەوە سێرەکەم ناڵە مەگەر وانە ئەوە ناگونجێن ڕەنگە بۆ هەموو کەسێکوانە بێ بەڵام من وەکوتم لە ئەزمموی ژیانی خۆمەوە دەرکیەماکەم بۆ ئێمە ینی زۆر خۆشە لەبەرەوەی هاوپیشە یەکترین و ئەو لە بواری بزنساتوان بڵێم ئوستازێکە بۆ من بەڵام بابەتەکانمان ینی زۆر زۆرچینە قسەکانی یەکترەوە ئەو خەڵکانێکە ئیناسین هەمانە و خەڵکانێکە هەردوو لامانەی ناسین ئەو بابەتانی کە باسێکین ئەو مۆزوعانی کە هەمانە و لە هیلاکی و مادوونی یەکتری تێگەین لەو ئەرک و بەرپرسیارەتی کە هەری چۆکمان لە بواری خۆیان بس خۆ لێکشنایش ناکەن نانە لێکشنەڵەن ئەو هاوسەرانی لێکشنایشەکەن تۆزەگرتیان لێکشنەش ناکەین ئەو دووسەرکی جیاوازیەوە منیش بامان شەوە دووسەرکی جیاوازم هەیە بەڵامی تر هاوپیشێن ینی هەردووکمان لە بواری بزنسا ئیشەکەین و زۆر باش لە یەکتری تێگەن و بەڕاستی پشت و پەنایەکی زۆر باشە بۆ من شتێکە بوو کە زۆر خەفەتم پێ خوارد لەبەرەوەی من پێش هاوسەرگیریم هەر زۆر مەشغوڵ بووم بامان شەوهری ئیشمە کرد و هەر لە پێشانگەینەوە دەوڵەتی سلێمانی بووم هەر لەوێژەوە یەکێک بوو لە بەشداربوانی پێشانگەینەوە دەوڵەتی سلێمانی لێژێکتان ئیتر بەڵە لە یەکتریمان بینی ئەو یەکتریمان ناسی پێش ئەوەی کە هاوسەرگیری بکەم بەردەوام ئەمان پێوتم و من ئەو نەسیحەتاکەم دخوا بە هیچ کەسێکی تروان نەڵەن کە ئیشەکات پیانەوتم ئەو تۆ ئێستا توانی کاتت هەیە و بەخوا بە هاوسەرگیری بکەیت ئەمەت پێ ناکرێ ئێستا چەنە پێ دەکرێ بڕۆیانی بەدای بڕوانەکەم ئافرەت هەبێ کار بکات و ئەم قسەی پێ نەوتراوێ ئەوشتە بۆ هەمووی بوو بەس من زۆر خەفەتم پێ خوارد بەڵام سوپاس بخوا کاتە تۆ ئەو سەلماگانی سەر ڕای هاوسەرگیریت کرد دەست بەرداری خەونەکەت نەبووی توانی کاری چۆیانی خەونەکەم و ئامانجەکەم و ئیشەکەم زۆر بەرەو پێش ئەگەر مرۆڤێکیش کەسێکی ڕاز ینی بەڕاستی هەڵبژێرێ بێگومانەوە کەسە هاوکارێ بێت لە بەدیهێنانی خەونەکانی هەستەکەم ڕاستترین و جوانترین قەراری ژیانم هەڵبژاردننی هاوسەرمە و ئەمە قەراری دڵم و ڕۆحم و عەقڵیشم بۆ بەڕاستی جوانترین قەراری ژیانمە و پشت و پەنایەکی زۆر باشە بۆ من و ئەمەی سەلماند کە من بە هاوسەرگیریم نەک لە ئیشەکەمدا نەبڕم بەڵکو زۆر زیاتر بەرەو پێش چووم و بە دنیای بزنسا زۆر زیاتر کرامەوە کاتە سپاس بخوا سەلماندە سپاس بخوا یوایسەرکەوتنەوە بۆ خوازین هەموو چێشتونانێکە زانیت لە ئیشی ناوماڵە کابانی وەڵی هەموو خواردنەکان بەڕاستی ئەزانم هەموو خواردنانی کەیتر خواردنە کوردیانە هەمووی ئەزانم بەڵام یەکشتیش هاوسەرم زۆر خۆشخۆرە و زۆر حەزی لە خواردنی خۆشە و بە هەموو خواردنێکیش ڕاستی رازی نییە بەڵام خۆشی تا ڕادێک حەزی لە خواردن دروستکردنە کارێکەکەن لەوەیە وەڵاو خواردنانی هەنێکی کە خۆی حەزی لێدی و حەزەکە خۆی بکە خۆی ئەیکات بەڵام لە ئیشی ماڵانە
لە ئیشی ماڵا زۆر ناوەڵە زۆر چێژ لەوا بینم کە بێتەوە و دانیشەوە تەنها ئیسراحەت بۆ پرسیارەوەم کردوانی کە کۆمەڵایەتین دای من ها میواندارن و حەزان لە میوانداریە ئەبێ لە ئیشی ماڵیشان لە ڕەنگێن من و لە چێشتن نابەتایبەتی خۆی یەکەم مناڵش بێت هەر عادەتەن ئۆتۆماتیکیەمە لە زووتر فێری خواردن دروستکردن و بەرپرسیارەتی و ئیشی ماڵ و ئەمانە بێت بەڵام الحەمدولله هەمووانە دەستخۆش بێخۆ هەرچەنێمە بەتاسنانەکەمان نەخۆ بەڵام پێچۆنە کەمێک لەم بڕگەیە بڕۆین بچینە لای هەندێک باس و خواستی تر لە بەرنامەکەمان زۆر باشە دواتر لەگەڵ ستافەکەتانە خزمەتدان سپاسەکەم بەمن فەرموانیا خان گەڵ کاروباری ناوەڵا چۆنی خۆتی زۆر لەگەڵ خەریکەکەی وەڵاهی تر بە پێی مەجار پێی و کاتی کە هەمە بەڵێ گوڵان خان گەرباس یەکەم ئەزمموی کارکردنمان بۆ بکەی لە ساڵی چەندەوە بوو بەچی دەست پێ کرد چۆن چوویتە بواری مارکێتینەوە یەکەم ئەزمموی کارکردنم لە ساڵی 2017 بوو ئەو کۆر کەسێکی ترکە ئێوە هەلی کارا بگەڕێ و ئیشەک هەبێ و ینی ترەمان سۆدفە بوو خۆ دیاری کرد بوو یان لەچی بوارێکی کارکردنا بە هیچ جۆرەکەی و هیچ شارەزاییەکەم لە بواری مارکێتینە نەبوو یعنی هەر نەمەزانی ئەم ئیشە چۆنە چیە بێت چی بکەیت هیچ ئەزمموونێکم لە بواری بازارسازی و مارکێتینەوە بابەتانەیە نەبوو لە یەکێک لە کۆمپانیا ڕکلامەکانی شاری سلێمانی دەستم پێ کرد بە خۆشحاڵیەوە ئەوانێکێک لە ئیشە زۆر جوانەکانیان هەبوو لەو ساڵەیە ئەویش کردنی ڕێبەری بازرگانی و پیشەسازی سلێمانی بوو ئەمە نمونەکەیەتی ڕێبەری بازرگانی و پیشەسازی سلێمانی تایبەت بوو بە هەموو کارگە و کۆمپانیەکانی شاری سلێمانی و دەوروبەری سلێمانی و تا ڕادەیەکیش هەولێر و ئەوانەشی تیا بوو بەڵام بە شێوەیەکی گشتی سلێمانی و دەوروبەری سلێمانی لەمە دەستم کرد بە ئیشی بازارسازی و وەرگرتنی ژمارەیەکی زۆر لە کارگە و کۆمپانیا بەشدار بوو بۆی بەشدار بن لە ڕێبەری بازرگانی و پیشەسازی سلێمانیە کە ئەو کات ئەمە بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیا کرا ئەو یەکەم مەزموونی کارکردنم بۆ توانم بڵێم بە ماندووبوونێکی زۆر ئەم بەرهە بەڵام بە کوالێتێکی زۆر جوان دەرچووە ئیشێکێکە لەوانەی کە فەخری پێوەکەمەوە ئیشە و منی کردەوە بە ڕووی دنیای بزنس و بازرگانیە و ئاشنای کردم بە کۆمەڵێکی زۆر لە کۆمپانیا و کارگە و ئیشی جیاواز لە هەموو بوارە جیاوازەکانە و ئیشەکەش تا ڕادەیەکی زۆر مەیدانی بوو واتە من زۆر سەردانت کردایە زۆر کارگە گەورەکان زۆر کۆمپانیا گەورەکان پێویست بوو بۆی کە ئێمە خۆمان مەیدانی سەردانیان بکەین لە کۆتایە ئیشێک بوو بە کوالێتێکی بەرز کرا و ئیشێکی جوانیش بوو هەر لە هەمان شوێن ڕێبەری پزیشکیمان دەست پێ کرد ئەمە هی بوارێکی تایبەت بوو ئەمان بوارێکی جیاواز بە هەمان ڕێبەری کارێکم هیچ کارێکم لەگەڵ پزیشک و سەرتەری پزیشکی و ئەمانەیە بە هیچ جۆرێک بەڵامێتتر الحەمدولله ڕۆژمە ناوم بوارە شوار بازارسازی ساڵی 2010 بەڵێ لە ساڵی 2017 کارمانە کرد بۆ ساڵی 2010 ینی تۆ چەند مانگێک پێش ئەوە ئەبێ دەست بکەی بە ئامادەکاریەم کارە بەرەوەی ژمارەیەکی زۆر تۆ سپۆنسەر وەرەگری و دواترەمە دیزاینی پێویستە چاپکردنی پێویستە بڵاوکردنەوەی پێویستە لەکوێ پێویستە بڵاو بکرێتەوە ڕێبەری پزیشکەکە ژیانی ژمارەیەکی باش لە پزیشک و سنتەری پزیشکی و سنتەری جوانکاری و دکتۆرەکانی سلێمانی بەشداریان کرد و بە شێوەیەکی باشیش بڵاو کرایەوە دواتر لە دووسێ گۆڤاری مانگانە ئەمانە شەر تایبەت بوون بە ڕێکلام و هەر بە بازرگانی ئەوەی من هەیە ینی من هەر ئیشی بازارسازیم کردووە لەم ئیشە خۆم دۆزیەوە و ئیشم نەگۆڕی ئەمەش من لە ئەزمموی خۆمەوە سیرکەم ئامۆژگاریەک بێ بۆوانی کە ئیشەکەکەن ئەگەرەزانن حەزی خۆیانی تیا دۆزنەوە یا ئەگەرەزانن توانای خۆیانی تیا دۆزنەوە ئیش نەگۆڕن ئیش گۆڕین تۆ و نەکات کە ئیش زۆرە گۆڕی ونەبی ناتوانانی خۆت بدۆزیتەوە بزانی لە کام بوارە توانی سەرکەوت ئەتوانین بڵێ هۆکاری سەرکەوتنی بەڕێستان ئەوەیە این کە بەردەوام بلو بەماندووبوونێکی زۆرەوە لەبەرەوەی ئیشی مارکێتین و بازارسازی سەبری زۆریەوە چونکە ئیشکردنە لەگەڵ تااقەتی خەڵکە لەگەڵ مەزاجی خەڵکە و بەم بارودۆخی ینی من لە قەیرانە دەستم کردیشکردن ساڵی 2017 خۆتانزانم ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بۆ ساڵ بارودۆخەکان و بە تایبەت لە سەرکەرتی تایبەت بەردەوام قورستر 2024 بەردەوام ئەمە قورستر بووە ینی هیچ شتێک نییە بەرەو تام بڵم زۆر بەرەو باشی ڕۆشتبێ بە تایبەت بۆ کەرتی تایبەت ئەزمونونەکان لە سەریان قورستر بووە ینی تۆ ئیشەکەی لەگەڵ مەزاجی خەڵکە لەگەڵ تااقەتی خەڵکە لەگەڵ
باری دارایی و ئابووری خەڵکا بێ هەمووی بخوێنیتەوە. مارکێتین و وازارسازی لە کۆتایەوە پارەوەرگرتنە خۆ لە خەڵک. جا شتێکی زۆر گرنگایی جاروایە کەسێک لە بوارەکە خوێنێ بەڵام ناتوانێت تیاتەرکەوت بێت چەندێک بنەماکان بزانێ ڕێگاکان بزانێ بەڵام کاتێک کە بە ئەزمون ئەمە فێر بوویت و بە کردداری ئەمەت کرد ڕەنگە زۆر جیاوازی هەبێت لە کەسێکە بەدڵنیایی ئیشی نەزاری و ئەوەی کە لە بوارەکە ئیشەکەدی خۆی گرنگیشە کەسێکە بە ئەکادیمی و ئەو بوارە ئەخوێنێ و بەڵام لە هەمان کاتە لە بوارە شایشەکە ئەمە هەردووکی تەواوکەری یەکە زۆر باشتر قەت بەڵام بەوە داوای لەوەشە پێش وڵی ئەویان تەمەنای منە تا ئێستا بە حکمی زۆری ئیشکردن و ینی کۆمەڵە بارودۆخ نەمتوانیەوە بەڵام تەمەنای منە کار لەم بوارەی ئیشی تیاکەم و ئەزمونم تایە دروست کردووە بتوانم لە ڕوو ئەکادیمیەکەشەوە خۆم پێ بگەێنم پێم باشە ڕادێک لە ڕێی هەنێک دەورات و ئەم بابەتانەمانە بەشداریم کردووە بەڵام بە شێوەیەکی ئەکادیمی کە بتوانم لەم بوارە بخوێنم تا ئەستا دەرفەت نەبووە بەڵام تەمەنام هەیە و ئینشاءالله هەرواشەکەم پێم باشە هەم لەوەشە زۆر ینی شارەزابیت و هەمیش ئەو هازەکاتی لێبێ بیبەخشیتەوە عیلمە چکە گرنگە ڕێنمونی هەنێ خانمی ترکێک کە حەزیان لە بواری مارکێتینگێت یا دەربکەوە بەدڵنیایی بواری مارکێتین وەکوتم بەس بەڕاستی سەبری ئەوێ ماندووبوونی زۆرە و بەرفراوانە بوارەکە فەرقیە لەگەڵ هەر ئیشێکی دەر هەر ئیشێک و تایبەتمەندی خۆی هەیە قورسی خۆی هەیە بەڵام بەڕاستی بواری بازارسازی سەبر و توانە و تااقەتی خۆشی ئەوێت دواتر ئیشی تر ئیشی هەر بواری مارکێتینم کرد لە بواری وەرگرتنی ڕکلامی ڤیدۆیی دروستکردنی ڕکلامی ڤیدۆی لەگەڵ هەنێک شەریکە ڕکلامی وەرگرتنی ئەم ڕکلامانە و دواتر نردنی ئەم ڕکلامانە بۆ تیڤەکانیان دروستکردنی ئەم پەیوەندیانە لە نێوان کۆمپانیا و کارگەکان لەگەڵ تیڤەکانە و دواتر هەر لەگەڵ یامانە بەشێک لەم کارانە هاوکات یەکتریش بوون ئیش ڕکلامی انتخاباتم کرد بۆ بەشێک لە کاندیدەکانام و لیست و ڕاست هەمووی بواری مارکێتینگ بەس بواری جیاوازە بە شێوازی جیاواز لە هەموو لیستە جیاوازەکان بەبێ هیچ فەرقێک یعنی کارم لەگەڵ هەمویانە کرد لەگەڵ یەکێک لە چاپخانەکانی شاری سلەمانی و ئەزممویەوەشم تاقی کردەوە بە هەموو جۆر و ستایلە جیاوازەکان ڕکلام بۆ دروستکردن و حتا ئەتوان بڵێم وەکو ڕێبەرێک مجلەیەک لەگەڵەوانیشا دروستم کرد کە زۆربەی کاندیدەکانم لەوایە کۆ کردەوە و ڕکلامێکی باشیش بوو عادەتێکی زۆریشمان لە بڵاو کردەوە بەڵام گەورەترین و باشترین ئەزمونم و جوانترین ئەزمونم ئیشکردنم بوو لە پێشانگای نێودەوڵەتی سلەمانی کە دواتر پێم خۆشە لە پێشانگای زیاتر تەفاسیلی بینێ بەڵام بە سوپاسەوە لەگەڵ لەو ستافە منوەکو خێزانێکمان لێ هاتووە و توان بڵم ناوی کوڵان و ناوی کۆمپانیا ئەتلەس سڵاسیل و ناوی پێشانگای نێودەوڵەتی سلەمانی سبە جۆرێک لە جۆرەکان ئاوێتی یەکتری بوون و بە خۆشحاڵیەوە فەخرێکە لە بواری ئیشکردنم فەخرە بۆ ژیانم و یەکێک لە ئەزمونە زۆر جوانەکانی ژیانمەوە باشترین ئەزمونیشمە و پڕترین ئەزمونە و منی بە ڕووی دنیای بازرگانی و ئیشکردن و بواری جیاواز و سەبەرکردن لەگەڵ ئیشاوە بەرپرسیارەتی ئیش لەگەڵ هەموو ئەمانە منی ڕاهێنا زۆر بەباشی ئەم گۆڤارانە چی بوون هەر مانگانەکە بوو کە باست کرد بەڵێ ئەو ڕێبەرانەکە باسم کردوتم ئیشم کردو لە چەند مجلەیەکی مانگانش ئەمان هی پێشانگای نێودەوڵەتی سلەمانیە کە بۆ هەر پێشانگای گێمە گۆڤارێکی تایبەتمان هەیە گۆڤاری ئابووری و بازرگانیمان ئێمە هەیە و ئەمەشان هەر گۆڤاری ئابووری و بازرگانی پێشانگای بۆ هەموو چالاکێکی پێشانگای نێودەوڵەتی سلەمانی ئەمە گۆڤارێکی تایبەتمان هەیە کە هەموو بەشدار بۆکان لەم گۆڤارەیە کۆ ئەەکەینەوە و چالاکیەکانی ئەوان لەوێ ئاماژەی پێکرێ ناوی ئەوان ئیشی ئەوان و ژمارێکی زۆریش لە الحەمدولله لەوەی کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیا بووم ژمارەیەکی زۆر لە ڕێزلێنانی بەشدار بووانم بۆ کراوە سپاسیانەکەم لە هەموو ئەو بەشدار بوو لە کۆمپانیا لە کاتەمە ئەمە نمونەی سپاسنامەکانە لە کتێبخانەکان لە ناوەندە جیاوازەکان ڕێزلێنانم بۆ کراوە بەشێکیانەوە ڕاستی چاکسازی گەورانی سلەمانی ڕێکخراوەکان و بەشدار بووەکان و ئەوانەی لە پێشانگای کتێبە بەشداریان کردو بە تایبەتی و ڕێزلانانی جیاوازیان پێبەخشیوم سپاسیانەکەم باشە ئەی چۆن دەست کرد بەوەی کە بزنسێکی خۆتت هەبێ ینی کارگێکی تایبەت بە خۆت و ئیش لەسەر ئەو بکەی ئێستا ئەم کلێنسەر بینیتم گوڵانخان خۆی ئەوە لەم ڕێگە بەرهەمی خۆماڵێ بەرهەمی کوردستان و بەرهەمی ماڵی خۆش بەڵێ ئەوان فەزلی خۆم و پاشان هاوکاری هاوسرم
کە پێی خۆش بوو من ئیشێکی خۆمم هەبێ و منیش زۆر حەز و خولیاکمەوە بوو کە من خۆم ببمە خاوەنی کارێکی خۆم و بۆیە هاوکاری کردم و خۆشم دەستم مایەوەی کە خاوەندارەتی و کارگەیەکی کلینکس بکەم و دەستم کرد بە دامەزراندنی کارگەیەکی کلینکس بە ناوی کارگەی کەتانە. ئەمڕۆ سەردانیەکەین ئەمڕۆ خۆشحاڵیەوە سەردانیەکەین باشە ئەمە یەکەم بەرهەمی کارگەی کەتانێ دروستکردنیان پاکەتە کلینکسە و بە جۆری جیاواز و ستایلی جیاواز و تایپ و قەبارەی جیاواز کلینکس دروستەکەین. باشە بۆی ئێمە زیاتر درێژە بەرنامەکەین و هەندێک فریای ئەو شوێنانی تر بکەوین کە تۆ بۆیەکیت ڕۆژانە باسم لۆ بکەی داوامەکەت چۆنە ینی بۆم لە چەندێک کات بۆ کارگا چەندێک بۆ پێشەنگا و داوامەکەی ترت تەرخانەکەیت. بەڵێ ینی کاتی سەرەکیم بۆ پێشانگای نێودەوڵەتی سلێمانی وەڕاستی بەیانیان منی تر داوامم دەست پێکە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی و کاری کارگا من دامەزراندنی و ئیشکردنی و خستنە سەرپێی و دامەزراندنی کارمەند بۆی هەمووەمانم تێپەڕاندووە لە ئێستا الحەمدوللا ئەوەی لەسەر پێی خۆیەتی و من مدیریەت یەکەم بەڵام ئەوێ شەر پێویستی بەوەیە کە من بە دەوریا بم و لەوێ بم و تا ڕادێک بەڵام هاوسەنگیم پاراستووە بەشێکی زۆری کاتەکانم لە پێشانگایە و بەشێکیشی کە پێویست بێ دیاریکراون لە داوامەکانت بەڵام خۆت بە پێی مەجال و بە پێی پێکران ئیشەکەم چۆن پێویست بێت چۆن بخوازێ من لەوێ و بەشێکیش لە کاتەکانم وەکوتم بۆ ڕێکخراوی خێرخوازی و کار چالاکیەکانی ترە ئەو چالاکیانێکە ئەمە خولیای خۆم و حەزی خۆمە و حتا ئەزمموی کاری ڕاگەاندن بەڕێوەبردننی ئیڤێن لە کاتی پێشنگاکانە ئەبینم ینی منافەسەی جیاواز منەکەی لەوەیانە نەخۆشیڵە تۆ زیاتر قوڵبوویتەوە تازە لە ئیشەکەم جیاواز لە پێشانگاش بەڕێوەبردننی ئیڤێنتی جیاواز و کارکردن لەسەر ستەیج و ینی کۆمەڵەکاری تر بۆ هەنێک ینی بەڕێوەبردننی ئیڤێنتیانە کۆمپانیەکان هەنێک دامەزراوە هەندێک لە ڕێکخراوەکان ئەمانم هەمووی کردووە و الحەمدولای تر بە پێی توانە هەر شتێک کە بتوانم ئەیکەم. باشە کاتە پێ چۆنە ئێستا بڕۆین بۆ کارگەکەت و سەرێک لەوێ بین بە خۆشحاڵیەوە فەرموون گوڵان خان ئەمە کارگەکەی بەڕێستانە جا کە هاتین ماشەڵڵا دەنگە دەنگ و ژاژای مەکینە وتم هەر باشە ئینشەڵڵا بینەران و بسەران باش لێناشڵن باسمەوە بۆ کە پێم کارگە جوانە دامەزرا بەڵێ تاوانێ وەکو کارگە و تایبەتمەندی کارگەیەتەوە لێرە مەکینە ئیشەکە و ئەنواعمەکەینەوە دەنگە هەر ئەبێت کارگەی کەتانە لە ساڵی 2021 دامان مەزران بۆ دروستکردنی کلینکس لە شێواز و تایپی جیاواز بە لۆگۆی جیاواز و بە ناوی جیاواز بۆ هەموو شوێنەکان ئێمە دروستەکەین هەنێکیمانێ ئۆردەری تایبەتەوە ڕێستۆرانتەکانە ئوتێلەکانە ئەم شوێنانەوە پێی خواست و داواکاری ئەو شوێنانی کە داوایەکەن ئەمە دروستەکەین. باشە گوڵان خان لەستا چەند کارمەند هەیە هەلیکارە بۆ چەند کەس ڕەخساندووە و ئەو کەسانی کە لێرن تەنها ئافرەتن یان پیاوەنیان بۆ هەردوو ڕەگەزەکە توانێتە دەرفەتی کار بڕەخسێنی؟ بەڵێ خۆشحاڵیەوە بە هەردوو ڕەگەزەکە دەرفەتی کار لێرە ڕەخساوە بەڵام زۆرینەی ئافرەتە بۆ بەرنامەکەی خۆشبەختانە بۆ خۆشم ئەم زۆرم پێ خۆشە هەموو شوێنانی کە زۆرینەی ئافرەتیە کارەکە و دەرفەتی کاریان زیاتر بۆ ئافرەت ڕەخساندەوە ڕاستی من زۆر خۆشحاڵم الحەمدوللا خۆشمانێکێکی نێو شوێنانە 25 کارمەندیە کارەکە کە زیاد لە 20 کەسیان لێرە خانمن. باشە کۆنتاکتی چۆنە لەگەڵیانە پەیوەندی لەگەڵ کارمەندەکانتە بۆ پێی کەمتر سعی هەموو کاتە سەردانیان ناگەی بەڵام بەپی پێکران و توانای خۆت ئەوێ هەموو ڕۆژێک لێرە نیم بەڵام ئەکید یعنی کۆنتاکتی باشەیە لە بینمانە وەکو خوشکی نەتوانم وەکو هاوڕێی لەگەڵیانە هەر داواکاری پێداویستێ شتێکە کێشە و گرفتێکە بێ لە کاتی خۆی حەلێکی. باشە هی هەوڵەدا و هیچ تایبەتمەندیە بێ بە پیشەکەت ینی بۆ بە کارگەیە بم بزنسە گەورەتری بکەی بێتمانی کارگە تایبەتمەندیە بە تایبەت لە وڵاتی ئێمە لە کوردستانە ئەو کەسانی کە کارگەیانەیە توانم بڵێم ئەوانن کە ئینتیمایەکی وەتانیان هەیە خۆشەویستێکی تایبەتیان هەیە بۆ نیشتیمان بەرهەمی ناوخۆیە ئەرک و تێچ و بەرپرسیارەتی زۆر قورسە و فەرقەیە لەگەڵ کارەکانی ترە
لەبەرەوەی لێرە زەختێکی زۆر لەسەر خاوەن کارگەکانە و لەسەر کارگەکان بەگشتی بۆی هێنانی مەوادی خام لە دەرەوەی کوردستان و گرتنی ئەو هەموو ڕێکارە و دابینکردنی هەلیکار دروستکردنی خستنە بازاڕی ئەمانەمووی تایبەتمەندی کاتە شتەکان مادە خامەکان لە دەرەوە هاورداکەن بەڵام ئێوە لێرە کارگەتان بەڵە بەڵێ مەوادی خام لە دەروی کوردستان هاورداکەین ئەو تایبەتمەندێکی تریشەوەی کە خاوەن کارگەیەک ئافرەت بێ من لە ڕێگەکە هاتین بگورە قسەکەشم پێ بڕی بەڵام لە ڕێکاتین یەک دنیا کارگەم بینێ دەلی ئەو هەم کارگەیە عنی و نەی تۆ مامەڵەت هەبێ لەگەڵیانە چەند کەسیان ئافرەتن و عنی کارگەی ناڵم تاکە ناڵم تاکەم بەڵام ئەتوانم بڵێم زۆر کەم ئەوەی کە خۆی خاوەن کارگە بێ و خاوەن شوێن بێ کە من ینی بەداخەوە بەڵام ئومێ دەکەم ئەخوازم کە لە داهاتوە ئینشاءالله ژمارەیەکی زۆر لەو خاتونانی کە توانانێ ئەزمونیانێ پێم وا بێ خاتونانی کوردستان یعنی زۆر بەتوانان و من هەموو جارێڵێم خانمانی ئێمە تەنها ڕێگەیان لێ مەگرە ئیتر هاوکاریان مەکەوە گەورەترین هاوکاریە بۆیان خۆیان نەتوان بچنە سەر پێی خۆیان بۆ ئومێد دەکەم ژمارەیەکی تریش لە خاتونانی تر و ئافرەتان بێنە ئەم بوارانەوە ئیش بکەن و بواری جیاواز تاقی بکەنەوە لە بواری بازرگانیان خۆیان ببینەوە جا پێم خۆشە ناو کارگەکەش ببینین ئەگەر پێت خۆش بێت لە ناو کارگەکەیان بەڵام بە شوێنەکانی تری خۆش شارەزاتری سەلام عەلەیکوم سڵاتان لەبێ باشن سپاس گوڵان خان هاتیینە شوێنێکی تری کارگەکە تایبەتمەندی ئەم بەشە چێ لە بەشەکانی تر تایبەتمەندی دروستکردنی جۆری کلینکسەکان ینی فەرقیە هەر جیازێ و ئیشی خۆیەکە هەرێکیان و جۆرێک لە کلینکس دروستەکە چونکە ئەمە کلینکسی جیازمان کلینسی ناو کیسمان هەیە پاکەتمان هەیە WCمان هەیە مەطبەخمان هەیە جۆرە کوالەتیشان ئەگۆڕێ ینی بۆ هەبێ گرانتر کوالەتی هەمویان باشە بەڵامی تر شێوەکەیان نەگۆڕێ و بە پێی تەڵەبی ئەو شوێنانی کە داوایەکەن عدەدا و ئەو قیاسی کە ئەیانەوێت ئەو عدەدەی کە تایەتی فەرقەکە زۆر باشە قسەیەک هەیە نازانم تا چۆنێک تۆ خۆت بەڕاستی دەزانن ئەڵەو کەسانی کە بواری مارکێتینگ و بزنس و کار و بازرگانیە دەرکەوتون ئەگەر هەموو شتێکیش لە دەست بن ئەتوان لە سەرەتاوە دەست پێ بکەنەوە چونکە ینی ئەزانن شێوازی مامەڵەکردنی خۆ پێگەیانیان چۆنە ڕاتۆ لە سەواردبەوە پێم وایە بەڵام هەرچەنە ئیشەڵا قەتشیمان ئینشاءالله بەڵام بەستی منەوە بەڵام بە پێی تەجروبە و بینینی ئەو کەسانەی کە چەند جار هاتوونەتە سفر و بەڵام زۆر ئاسانتر گەیشتونەتەوە سەروتر لە وێزگەی کە خۆیانی تیابوو باشە هەمیشە لە کارە ئێمە ترسمان هەیە زەرەر بکەین زیانێکی زۆرمان پێ بگات و نتوانین بۆ نەگەشە بە کارەکەمان بین ترسێکی زۆرمان هەیە ئەین سەرەتا ئەگەر کارەکە تەنها خۆشم بوو نەگەوەی هەلیکاریشم بۆ خەڵکی تر ڕەخساند بێ ئەو ترسەمتیایە ڕەنگە ڕێگر بێلەوەی کە پێش بکەم تۆ چی بە خەڵکەڵیان بە خانمان ئەڵەی بە تایبەتی ئەگەر بیانەوە گەشە بە کارێک بن چی بکەن بۆەوەی کە ئەم دەستپێکیان کە ئامانجە هەبوو نابێت ترسی چونکە ئەشکرانی بۆ نەزەرە بکەی لە ڕێگەی بەدەسەنانی و ئاماجێکە هەدە و هەدەفێکە هەتا بۆ گەشەکردنی کارەکە دە و کارێکێکی بەدڵنیایی چەندین تەنگ و چەڵەمە و قورسایی و لەمپەری هەیە و نابێ بترسی ینی ترس لە بزنسا نابێ وجودی هەبێت کاتە ئەو بیرڕای بەڕێستانە لە داهاتوودا گوڵانخان لێرە ئەوەستەیان ئەو تا بەردەوامەبی لە گەشەدان بەخۆت بە کارەکەت هەلی ڕەخسانی کار بۆ خانمانی زیاتر بۆ کەسانی زیاتر با بڵێن لە هەردوو ڕاگەزەکەش بێت بە بڕۆی خۆم لە سەرەتای کارەکەیە لە هەموو کارەکانمە ش لە وێزگە یەکەمە ئینشاءالله بەردەوامە بین و ئومێد دەکەم کە زۆر بەرفراوانتر بێ کارەکانم لە هەموو بوارەکانە هەڵبەتە لە بواری بازاڕسازی و بزنس و بازرگانی و ئەم بابەتانە بەڵام زۆرتر زیاتر بەرەو پێش بچێەوە خزمەتێکی زیاتر بە خەڵک و خاکی خۆمان بکەیت باشە مەریتر لێرە ڕادناگە بۆی کارمەندەکانیشت لە ئیش نەکەین و ئەوانش بەشغوڵی کاری خۆیانن هیچ وێزگەیەکی تر هەیە کە کاری تیا بکەی بێزگە لێرە زەم کارێکی ترت هەیە ئەوەی کە باسمان کرد لە پێشنگای نێودەوڵەتی و لە ئێستاشدا پێشنگا کراوەیە پێ چۆنە سەرێکیش لەوێ بین خۆشحاڵێ لە خزمەتانەی جوازام تو دایم لە پێشنگاکانە بەجێی کوردیەوە بەشدارێکی وایە لە فیستیڤاڵەکانان بڵێ هەر پێشنگاوی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام لە فیستیڤاڵەکانە بەدڵنیایی هەموو جارە بەجلی کوردی دەرکەوتو کاتێسە بڕیاریاوە کەچین بۆش کوردیەوە ئەچین بۆ بەرنامەکە لەوێ کۆتایی پێهێنی سپاس دەکەم خزمەتانە سەرچاوەکانە
گوڵان خانێ مەسا لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی جاونی مزانم ئەزمونێکی باشت لەگەڵ پێشنگای نێودەوڵەتی سلێمانیا هەیە ئەو ئەزمونم بۆ باسکەی چۆن بوو کەی دەستی پێکرد. ئەزمموی کارکردنم لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی ئەگەڕێتەوە بە ساڵی 2010 ئەو کاتە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی پێی نابووە قۆناغێکی نوێ لە کارکردن ئەویش لە لای کەرتی تایبەت بە تایبەت لەلایەن کۆمپانیا ئەتڵەسڵ ئەسیلەوە بە پێی گرێبەستێکی درێژخایەن بەڕێوابرێ. ئەو کات ئەزمموی یەکەمین فستیڤالی نێودەوڵەتی بەهار هەبوو منیش لە ڕێ یەکێک لە هاوکار و هاوپیشەکانمەوە پێیان وتم کە ئەم پێشانگە ئەکرێتەوە لەلایەن کۆمپانیا ئەتڵەسڵ ئەسیلەوە ئەگەر پێت خۆشە توانی ئەزمموی کارکردن لەوێ تاقی بکەیتەوە. هاتم بۆ مقابلەوە کۆر کەسێکی ترکاتێ ئێوە کارێک بکە ئەزمموی کارکردنم لە کۆمپانیایەکتر لە شوێنێکی تر کۆتایی پێنام گرێبەستی کارکردنم. هاتم بۆ پێشانگا و هەر دوای چاوپێکەوتنی کاری پێیانوتم کە ڕاستەخۆ بەیان توانێت دەستکەی بە کارکردن. باشە ئیشی ئێوە لێرە چییە؟ لە سەرەتای کارکردنم وەکو کارمەندی مارکێتین کارمەندی بازارسازی پێشانگا دەستم پێکرد لە هەموو چالاکە جیاوازەکان جا لە فستیڤالەکانی بازارکردن لە پێشانگە جیاواز و جۆر بە جۆرەکان من ئەزمموی مارکێتینم تاقی کردەوە و لە ئێستا بەڕێوبەری بازارسازی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی. هیوای سەرکەوتنە بۆ خوازیت باشە ئەم جۆرە پێشنگایانە چی ئەزممونێکی بە تۆ بەخشی بۆ پێی کە بۆم نایەکەم ساڵ نیانی ئەمە چەندین ساڵە دووبارە ئەبێتەوە بۆەوە. یەکەمین بێژەری ڕاستەوخۆی سەرستێجی پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بوو کە لە هەموو چالاکیەکانمانە ئێمە ڕۆژانە بەرنامەی ڕاستەوخۆ و خەڵات و تیر و پشک و ئەم بابەتانەمان هەبوو. واتە بێجگەل لە فرۆشنەکە بابەتی هەمەڕەنگی زۆرتیا بوو ڕەنگە عنی شایەتی ئەوەش بن ئەو کەسانی کاتون نێرە. بەڵێ بەڵێ بەدڵنیایی ئەزمموی هەتا سەر جۆرە چالاکیانە بە بەرفراوانتر بەردەوامە. من ئەو کاتە بۆ ماوەی چەند ساڵێک ئەزمموی بێژەری سەرستێجی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیشم کردووە لێستا شار کاتێک فەراغەیە بێ پێویست بێ و کاتانە حاضرم هەروە لە بەش پەیوەندیەکان لەو کاتانی کە پێویست بوو بێ کارم لە بەش پەیوەندەکانی پێشانگاشا کردو بە حکمی ئەو پەیوەندی و علاقاتە بەرفراوانی پێشانگا و بۆ خزمەتی پێشانگا و ئیشەکە پێویست بوو بێ بەکارمێنەوە. باسی ئەزممونیان پێشنگایمان کرد ئێرە چی فێرکردی بە تایبەتی ماوەی چەند ساڵەکە لێرەی بێجگەل لەو لە نەمادی کە هەم سوودێکی ڕەنگە بە خۆتە بە هەمیش بۆ کەسانی تر لەلایەنە معنەوەیەکەوە چ سوودێکی بە کەسانی ترگەیاندۆ بۆ مەهەلی کار بێ کەسە کارێکی دەستی هەیەیان ئەو تا چەندین کۆمپانیا و پەیوەندیەکان کۆبکەیتەوە لێرە بێکەوە شت بفرۆشن باسێکن و ئەزممونە بۆ بەڵێ بەدڵنیایی ئەزممونێکی زۆرە پێبەخشێ کرانەوەی زیاتر بەڕووی خەڵکە بەڕووی شوێنە بیرکردنەوەی تۆ کە لێرە کارەکەی بیرکردنەوەیکی بزنسانەیە و چاوکرانەوەیکی زیاتر بیرکردنەوەیکی فراوانتر ڕەخساندنی هەلی کار بۆ کۆمەڵی خەڵک بە ڕاستەخۆ و ناڕاستەوخۆ بەڕاستی تۆ چالاکێکی وا گەورە ئاکرێتەوە کە تیمێکی ماندوو چەندین مانگ خەریکە بێ دواترە بینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەلی کار بۆ سەدان کەس دابینەکە ئەمە جێ دڵخۆشیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ڕەنگە هەلی کار بۆ هەزاران کەس دابینکە لە کەرتی تۆ بینی ئوتێلەوانی لە ڕێستۆرانتەکان لە هات و چۆلەمانە هەلیکاری زیاتر دابینەکانی ئەمە بۆ من زۆر زۆرجێ خۆشحاڵی بە تایبەت بۆ خانمان چونکە زۆربەی هەلی کارەکان بە تایبەت لە ناو پێشانگاکانە کە کرێتەوە هەلی کارەکان زیاتر بۆ خانمانە. جاواب پرسیارم لا دروست بوو لە هەموو پێشنگایەکە بەجلی کوردیەوە دەرەکەی وەڵی بۆ پێی پێشانگاکان تایپەکانیان جیاوازە پێشانگای نێودەوڵەتی کتێبمانێ پێشانگای نێودەوڵەتی بیناسازی و کشت و کاڵ و ئیراخری شتی ترمان هەیە بەڵام فستیڤاڵی بازارکردنەکان لە یەکەم دەرکەوتنم لە فستیڤاڵەکان هەر بۆ شێوە جلی کوردیم لەبەرکردەوە بۆ هەموو ڕۆژەکانی فستیڤاڵ شتێکی زۆر زۆر جوانە بابەتێکی کوردەواریوانەیە تەکید یعنی سەرڕێەوەی بازارکردنە ینی با ئەوە لەبیر نەکەین کە کولتور و دابنەریت بۆ من ماڵی دووەمەوە ڕاستەکەی دایمەن پشت ستاف نبینین بەڵام بێجگە لە تۆ ڕەنگە چەندین ئافرەتی ڕۆڵیان هەبوو بێ ئافرەتان لێرە چۆن ڕۆڵە بینن و بۆ نمونە ئافرەتێک ئەگەر حیجاب بێ هیچ کات کارکردن لە بواری بازارکردن و بزنس و مارکێتینگە ئەبێتە ڕێگر بۆی لە ئەزمموی خۆتەوە لە ئەزمموی خۆمان بڵێ بەدڵنیایی ستافێکی ماندوو ئێمە لێرە بە تیم ئیشەکەن ڕۆحێتی بە تیم کارکردن شتێکی زۆر جوانە هەموو ئەم کارانی تیمێکی ماندووی لە پشتەوەیە ئەکید ینی چەندین خانمی بەتوانە و لێ هات و لێرە کاریان کردو و ڕۆیشتون یاخود ئێستش لەگەڵمانە بەردەوامن ئەکید خانمانی زۆر هاوکارم بوون و ئەم ئەنجامە ئەم ئیشە ئەنجامی کاری ستافێکی زۆرمان گروپێکن بەدڵنیایی تیمێکی لێ بڕاوشیان کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کارەکە هیچ کات حیجابەکە بۆ بەڕێگر لە بەردەم تۆیە یان من لە ئەزمموی خۆمەوە بۆی بڕوانم
حجاب والتزاماتی دینی و کلتوری و ئەمانە بەپی کەسەکان بەبی شوێنەکان ئەگۆڕێ بەڕاستی بۆ من نەگڕێگرنە بۆ توانم بڵم لە زۆر شوێنە یارمەتی دەربووە پێچوانەکەی بووە الحەمدلله لە زۆر شوێنە هاوکاری من بووە و من باوەڕم بەو پرەنسیپانە بەو مەبدەئانەی خۆم هەیە کە لەسەری و بە هیچ جۆرە حجابەکەم ڕێگری لە نەکردم ڕەنگە لە هەنێ شوێنی تر بۆ هەنێک کەسێکی ترکە باس ئەکرێ یان لە دوورەوە شتێکەڵە ینی کە پێی نەگونجاوە مانەمێنە تۆ لای خۆی یان هەنێ شوێن کە کەسێک گۆڕناگرێت لە بەرەوەی حجابەیە لە چک بەسەرە ئەمە بیر و باڕی تایبەتی خۆیەتی بەڵام وەکو منە لە ئەزمموی خۆمەوە باسی بکەم بە هیچ جۆرە ڕێگر نەبووە و بەڕای من ئەگەر بە گشتی کۆی کۆمەلگا وەربگری کۆمەڵگەی ئێمە یعنی کۆمەلگایەکی مسلمانە ئەمە شتێکی قبول کراوە لە کۆی کۆمەڵگایە ئیتر کەمینەیەک چۆنێ بینەمان پەیوەندی بەخۆیەوە هەیە باشە گوڵان خانانی لە هەموو کارێکە کۆمەڵک بەربەست و لەمپەر هەیە لەگەڵیشە ڕووداوی ناخۆش و خۆش ڕۆیانی لەگەڵ ئەو لەمپەرانی کە بۆت هاتۆتە پێش چ ڕووداوێک ڕوویەوە ڕووداوی خۆش و ناخۆش ئەکیت تۆم هەموو ئیشە و ئەزمون و بەرکەوتنە جیاوازانە ڕووداوی خۆش و ناخۆشمان هەبووە ڕەنگە ڕووداوە خۆشەکان بۆ کاتی خۆی زۆر خۆش بوو بەیان ئێستا کە گەڕێتەوە خۆشیە نەمابێت هەموو میوانێکەشەیەوە خەت ڕووداوە خۆشەکانی بینێت وەڵا ڕووداوە خۆشەکانی من ئەتوان بڵم لە زمانی هاوکارەکانم هاوڕەکانم زۆر خۆشترەکە بیگەڕنەوە چکۆ کاتانە کە سەرقاڵی کارکردنە بم چۆن قساکەم چۆن میوان بەڕێکم چۆن ئەەکەم ئەوان لە تەقلیدەکانی منە زۆر چێژ بەخشترە ڕەنگە خۆم نەتوانم ئەوانە دووبارە بکەم یا بڵم چۆن بۆ ڕووداوە خۆشەکان ڕووداوی ناخۆشیش کە لە بیرینەکە ڕەنگە ناخۆشترینی بۆ من ساڵی 2020 لە کۆتای ساڵی 2020 و ساڵێک کە خۆتانزان کۆرۆنا هەبوو بەڕاست ساڵێکی ناخۆش بوو ئەتوان بڵێم زۆربەی خەڵک بۆ هەموو لایەکوا بوو بۆ من بە تایبەت لە کۆتای ساڵی 2020 ئەمە دوو چالاکی زۆر گەورەمان هەبووی چیان پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بوو چیان بازاڕی پێشانگا بوو کە هەردووکی لێ کاتا بوو لە دوو هۆڵی پێشانگایە هاوکات لەگەڵیان باوکم نەخۆش بوو زۆر بە خراپی کۆرۆنای گرت بوو هەم لەم سەر و بەندە ئەو لە نەخۆشخانە بوو لێرەژەم چالاکی کرایەوە من هەموو کاتەکانم پێویست بووکە لێرە بم و ئەبوو کە سەردانی باوکشم بکەم ئەمە بۆ من زۆر قورس بوو ینی ئەتوان بڵم قورسترین کاتەکانم بووکە لێرە بووم قەچیش لە بیری ناکەم تۆ خۆشەویستێپەڕی بەڵێ بەڵێ شتوپە نادیانی لەو کاتە لە نەخۆشخانەیە ئۆکسجینی لەسەرە و چاوەڕێ زەنگێکی تەلەفۆنی و ئەترسی لێرەش ئیشەکەت زۆر پێویستە و زۆر قورسە ئەو قورسترین کاتم بەس ئەتوان بڵم ینی نمونەی بوونیش لەوەیە کە ئافرەتێک توانێت هاوسەنگی ڕاک بەسەرڕای ئەو هەموو زەختانی لەسەرێتی الحەمدوللا لە هەردوولایەکە هاوسەنگیم مەتەواتی ڕاگرت بوو ئێرەم نەفەوتاند بوو ڕەنگە ناخۆشیش بێ بۆ خۆی ناخۆشە قورسە قورسایەکی لە ناوەوەی لە ناخی خۆتایە کە چۆنە قورس بووە لەسەرم بەڵام هیچ کات یعنی درێغیم لە کاری ئێرە نەکردو لە کاتی تریشان تۆ لە نەساخی تاکە یعنی کارکردن لێبڕانیەوێ من ڕەنگە لە زۆر پەیوەندی کۆمەڵایەتیم دابڕابم لە زۆر ئەو پەیوەندیانی کە پێویستم بیانی لەگەڵ کە سوکاری نزیکی خۆمە حتا لە پشوەکان مالەمانەیە لێبڕابم لەبەر خاتری کارەکەم بۆی هاوسەنگی ڕاگرتن زۆر پێویستە بڕاست بۆی ئێمە زیاتر لە کاتە نەگرین چکە زانم لە پێشەنگا ئیشت هەیە ئێمەش زۆر لە کاتمان گرتی لە کۆی بەرنامەکەیە گەر پامێکت هەبێت لە کۆتاییە بۆ خانمان ئێمە کۆتایی بۆ بەرنامەکە هێنین وەکو ئەزمموی خۆم زۆر باوەڕم بە کارکردنی ژنان هەیە زۆر خۆشحاڵم بۆی کە ژنان لە مەیدانی کارا ببینم لە هەموو شوێنە جیاوازەکان لە کۆی 5 ساڵی ئەزمۆنم لە پێشانگای و پێشتریش لە کاری خۆمە ئێستا بەڕاستی خۆشحاڵم بەوەی کە وردە وردە هەنگاو بە هەنگاو ڕۆژ بە ڕۆژ ژنان زیاتریانە پێشەوە بۆ کارکردن لە ساڵی یەکەمی پێشانگای ڕەنگە ئێمە کەمترین بەشداروی خانممان هەبوو بێ کەگەر بە ئیشێکی دەست بەشداری کردبێ بەڵام ئێستایان بینم کۆمەڵەکیان خاوەن براندن خاوەن ئیشی خۆیانن یەن لێرە خۆیان بەشداریەکەن بۆ من جێ دڵخۆشیە ئەخوازم کە ئەوانی حەزیان پێ و ئەوانی کە خۆیان خولیایەکیانێ و ئامانجێکیانێ لە ژیانیان بۆ کارکردن یاخود لە هەر بوارێکە خۆیانیانەوە یعنی بۆ ئامانجەکەیان کار بکەن و پێم وایە بە مەیدانی کاری ئێستا مەیدانی ژنانە بە شێوەیەکی گشتی گوڵان خانم زۆر خۆشحاڵ بووم بەم دەرفەتە بەم گفتوگۆ جوانی کە بێکەوە کردمان دوای سەرکەوتنی زیاترە بۆ خۆشەویستان ئێمە لەگەڵ گوڵان خان جارەش لەگەڵ خانمێکی تری سەرکەوتووە کۆتایی بم بەرنامە هێنین بەڵام ئێمە ناوەستین لە بەرنامەکانی ترا و لەگەڵ چەندین خانمی ترا پێتان دەگەینەوە خواتان لەگەڵ